ئەمێ بڵێن بەداخەوە ئەمڕۆ سلێمانی ڕۆژێکی ناخۆشی بەڕێکرد بەڕاستی و دەزیرکردنی خۆبیشاندەر و چالاکوانەکان و هەوڵدان بۆ قەلاچووکردنی شەقام بەڕاستی درێژکراوی ئەو سیاسە خراپەیە کە هیچ نەتیجەیەکی نەبووە. من پێم وایە ئەمە کۆتایی بە شەقام نایەنێەوە، هەر هەوڵێکی لەم جۆرە بەڕاستی کۆتایی خۆیان نزیکەکاتەوە و سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزیشت خۆی لە ڕاستی ئەگەر بەپێی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کار بکات و ئەگەر پێی پێڕەوی ناوخۆی خۆی کار بکات و ئەگەر پێی یاسی سەرۆکاتی هەرێمی کوردستان و یاسای ئەنجومی وەزیران و باقی یاسا کارپێکراوە پەیوەنددارەکان و هەتا بڕێرەکانی دادگای فیدراڵیش کار بکات، ئەبوو لە دوای بانگێشکردنی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ کۆبوونەوەی یەکەمی پەرلەمانی کوردستان کە لە بیدایەتی مانگی 12 بەڕێوەچوو، ئەبوو هەر لەو کۆبوونەوەیە دەستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەڵبژێدرێت و دوای دەستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ئەبێت پەرلەمان کارابێت و سەرۆکی هەرێم هەڵبژێرێت، دوای سەرۆکی هەرێم ئەبێت سەرۆک وەزیران دیاری بکرێت، دواتریش حکوومەتەکەی لە ماوەی 30 ڕۆژە پێک بێنرێت. واتە بە شێوەیەکی گشتیەکرا بڵێن لە مانگی 1 بۆ سەر مانگی 2 لە ڕاستیە حکوومەت پێک بەهاتایە ئەگەر بە شێوەی یاسا بڕۆشتایە، بەڵام لە ڕاستیە خولی نوێی پەرلەمانی کوردستان پێشەی پەڕەوی ناوخۆی خۆی کردووە لە بەرەوەی بەپێی مادەی 11 ئەبوو لە دانیشتنی یەکەمە دەستی سەرۆکایەتی هەڵبژێرێت و لە ڕاستیە بەپێی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش بەپێی مادەی 48 ئەکی دەکاتەوە ئاڵێ ئەبێ لە دانیشتنی یەکەمە دەستی سەرۆکایەتی هەڵبژێدرێت و لە یاسای سەرۆکایەتی هەرێمیشە لە ڕاستیە کۆمەڵێک ئاماژەی تێدایە بۆی ئەگەر ناتوانێت پەرلەمانی کوردستان لەو مدەیە ئارکە دەسوورەکانی خۆی جێبەجێ بکات لە ڕاستیە پەرلەمانەکە بە هەڵوەشاوە داهێنرێت. بۆیە من بە بڕوای من ئەم پەرلەمانی ئێستا لە ڕووی شەریعەتی قانونیەوە کێشە و گیرۆگرفتی زۆری لەسەرەوە شەریعەتی خۆی لە دەستیا و ئەم جۆر ناتوانێت درێژە بەکارەکانی خۆی بدات، چونکە هەو قانونانی کە من باسم کرد یعنی لە ڕووی قانونیەوە لەبەروی هەرێمی کوردستان دەستوری نییە، ئەمانە جۆرە قانونێکن کە ڕەهەندی دەستوریان هەیە، واتە قووەتی ئەم قانونانە بە تایبەتی یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان یاسایەکی بنەڕەتیە و ڕەهەندی دەستوری هەیە و هەر جۆرە پێشەلکاریەک لەم جۆرە یاسایانەیە بە مەسابەی ئەوەی کە پێشەلکاری دەستور و نەسی دەستور کراوە. بۆیە لە ڕاستی ئەگەر باز لە یاسا بکرێت وازەحە ئەبوو لە کۆبوونەوەی یەکەم دەستی سەرۆکایەتی هەڵبژێرێت لە ماوەی 30 ڕۆژە سەرۆکی هەرێم هەڵبژێرێت بۆ کۆی باسم کرد دواتریش کاندیدی سەرۆکوەزیران ناوزەت بکرێت ئەوش لە 30 ڕۆژە حکوومەتەکە تەشکیل بکات. واتە بە هەموو پێوەرێک لە ڕاستیە لە ماوە یاسایەکان تێپەڕیوە و نە بڕیاری دادگا نە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانەوەی یاسانی کە باسم کرد پشتگیری هیچ جۆرە بارودۆخێکی لەو جۆرە ناکەن کە کۆبوونەوەی پەرلەمان بەکراوی بمێنێتەوە. باش کاک فەرمان مەسەلەن لەو دەقە یاسایانی کە پێوەستن بە پرسە هیچ مادەیەکەیە مەسەلەن مودەیەکی دەستنیشان کرد بە دوای ئەو ناگەر کابینی حکوومەت پێک نێن یاخود دەستی سەرۆکایەتەکان هەڵبژێرێ ئەو هەڵبژاردنە بە ئاژمار نەکردن ئەنجام داد لە قەڵەمی بدات. خۆی ئەوەی کە باسی ئەمەی کردو یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانە لە مادەیدا لە بڕگەی 4 لە ڕاستیە حاڵەتەکانی هەڵەشانەی پەرلەمانی کوردستانی دیاری کردووە. یەکێک لەو حاڵەتانە باز لەوەیە کە ئەگەر لە 45 ڕۆژدا لە دوای بانگێشکردنی سەرۆکی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان نەیتوانی نیسابی یاسایی خۆی بەدەستبێنێ بۆ کۆبوونەوە، ئەو پەرلەمان بە هەڵوەشانەوە دانرێەوە سەرۆکی هەرێم توانێت لە ڕووی یاسایی و فەرمانی دەرکات بۆ هەڵەشانی پەرلەمانی کوردستان. بەڵام ئێستا ئەمر جەدەلی لەسەر لەبەرەوەی ینی ڕایەگە یاڵن پەرلەمان کۆبوونەوەکەی گرێداوە، بەڵام لە ڕاستیە پەرلەمان کۆبوونەوەکەی گرێ نەداوە بە شێوەی قانونی بۆ ئەرکە دەستوریەکانی جێبەجێ بکات. بۆچی؟ بەپێی بەرگەی 3 لە مادەی 5 پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەڵێ بۆ دەنگدان مەرجە ئیلا ئەبێ نیساب هەبێت، واتە لە کاتی دەنگدانە ئەبێ پەرلەمانی کوردستان نیساب هەبێت، ئەبێ نیساب حازر بێ لە کاتی دەنگدانە. و جەنابیش دەزانی لە کۆبوونەوەی یەکەمی پەرلەمانی کوردستان ئەوەی کە دەستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەڵبژێرێ بە دەنگدانە و ئەم دەنگدانش پێویستی بە نیسابە و ئەم نیسابش پێک نهاتووە تا ئێستا، واتە بەپێی یاساکە نیساب پێک نهاتەوە بۆ ئەوەی دەستی سەرۆکایەتی هەڵبژێرێ. یاسی سەرۆکایەتی هەرێمیش دەڵێ ئەگەر نیساب پێک نهات بەوە دانیشتنە لە ڕاستیە پەرلەمان بە هەڵەشانەوە دانرێت. ئێستا ئەوەی کە باز لەوە کرد نیساب پێگاتووە تەنها بۆ سنخواردنی ئەندامانی پەرلەمانی کوردستان پێگاتووە کە لە ڕاستیە بە سنخواردنی ئەندامانی پەرلەمانی کوردستان پرۆسەکە تاو نابێت، بەڵکو پرۆس ئیشەکە دەست پێیەکە. دوای ئەوە بێ دەستەکە هەڵبژێرێت و ئابێ لیژنەکان لە ماوەی 25 ڕۆژە لیژنەکانی پەرلەمان دەست بەکار بنەوە پێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. واتە ئەم مادە یاسایی لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان هاتووە دەواازەیەکی کردووەتەوە بۆ ئەوەی ئەم پەرلەمانە لە ڕاستیە بە جۆر لە زۆرەکان بڵێن شەرعیەتی قانونی خۆی لە دەستیاوە، چونکە بە هیچ جۆرێک هیچ مادەیەکی یاسایی نییە، هیچ قەرارێکی قەزایی نییە، هیچ سەوابقێکی مەحانی قەزایی نییە تەییدی ئەو کە کۆبوونەوەیەکی پەرلەمانی کوردستان 6 بۆ 7 مانگ بە کراوی بهێڵدرێتەوە و ناکرێ ئەوەش باز نەکەین لە ڕاستیە بەپێی یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بەپێی پەڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانیش مادەی 11 مادەی 14 و یاسای پەرلەمانی کوردستان هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان مادەی 48 و مادەکانی دواتریش 50 ئەرکی ینی سەرۆکی تەمەنی پەرلەمانی کوردستان مزۆڕە سەرۆکایەتیکردنی دانیشتنی یەکەمی پەرلەمانی کوردستانەوە تهدیدی کردووە، واتە بۆی نیە دانیشتنێکی تر بەڕێوە ببە، ئەبێ یەکەم دانیشتن بەڕێوە بەرێت
و ناشوانێم دانیشتە بەکراوی بهێڵێتەوە بڵێ من 6 حومان بەکراوی ئەمێنێتەوە هەر من سەرۆکایەتیەکەم بۆیە لە ڕاستی شتەکان لە بابەتی یاسا دەرچوون ئەوەی کە هەیە بەداخەوە ئیرادەیەکی سیاسی ناڕاست و نادروستە حکوم بە مادە یاسایەکانەوەکە و لە ڕاستی ئەم بابەتە پێشتر بڕیاری دادگای فیدراڵیشی لە دەست دەرچوو ئەمە دوو بڕیارمان هەیە لە دادگای فیدراڵی لە ڕاستی دادگای فیدراڵی لە 2010 و بڕیاری شمال لە 2022 لە 2000 بکەم بە پرساکە فەرمانیانی بەر لەو دەستەکار کێشانەوەی ئەندامانی دادگای فیدراڵی ژمارەیەکان وەکو تاکە کەسان وەکو لایەن سکاڵیان تۆمار کردو لە دادگاکە لەسەر پێگەێنانی دەستی سەرۆکاتی پەرلەمان و کابینەی حکومەت دادگای فیدراڵی دەسەڵاتەکانی چییە توان چی قەرارەدا لەسەر پرسێکی لەم چاشنە خۆی بەداخەوە دادگای فیدراڵیش لە ئەزمەیەکی گەورەیە لە دەرەنجامی ئەو داوایانی کە تۆمار کرا بە تایبەتی لە مەسەلەی خۆر عەبدوڵڵا کە سەرۆکایەتی کۆمار داوایەکی تۆمار کرد ئەو داوای سەرۆکایەتی کۆمار بەداخەوە بۆتە کێشەیە بۆ دادگای فیدراڵیش بۆ دادگای فیدراڵیش ئێستا بەڕاستی پەکی کەوتەوە بۆی دەزەکار کێشانەوی سەرۆک ئەندامەکانی پێویستی بکاتە تاوەکو پێگێتەوە و بڕیار لەو داوایانە دەکە کراوەتە بەردەستی بەڵام بە شێوەیەکی گشتی دادگای فیدراڵی ئەتوانێت بڕیاردا بە نادەستوری بوونی ئەو دانیشتنەی کە کراوە لەوکو دانیشتنیەکەی پەرلەمانی کوردستان چونکە ئەوە دانیشتنی یەکەم نییە ئەوەی کە دانیشتنی یەکەم تەسمیە ناو نراوە لە قانونا دانیشتنێکە کە تایەدا پەرلەمانی کوردستان دەست بە کارەکانی یەکە لە ڕاستیان نەک دانیشتنێک بێتەنە ئەندامە تازەکانی سوێندی یاسایی بخۆن بۆیە ئەگەر دادگای فیدراڵی بتوانێت بڕیار بدا بە عەدم دەستوریەتی یاخود بە نەبوونی دانیشتنی یەکەمی پەرلەمانی کوردستان لە ڕووی دەستوریەوە ئەوە ئۆتۆماتیکی سەرێکەشە بۆ هەڵۆشانەی ئەم خۆی پەرلەمانی کوردستان خۆی لە ڕاستیە لە ڕووی دەستوری لە ڕووی قانون لە ڕووی واقعیشەوە بە بڕای من باشترین بژاردە ئەوەیە کە ئەم پەرلەمانەی وازی لێ بهێنرێ هەڵبۆشێنرێتەوە وەجارڕی هەڵبژارنێکی تازە بدرێت بۆ ئەوەی ئەم کێشەیە لە بنەڕەتەوە حل بگرێت و لە ڕاستیە ئەگەر بمانێت لە بنەڕەتی ئەم کێشەیە حل بگرێت ئەبێ بڕیارێکی دادگای فیدراڵی هەبێت یابێ بۆ خۆمان دەستورێکمان هەبێت تەشریعمان هەبێت لەم بابەتەوە گەرچی ئەوەش زمانێک نییە کە پێشەل نەکرێت بەڵام پێویستە بە بڕیارێک دادگای فیدراڵی منعی بە هەموو جۆرێک بە یەکجاری منعی ئەوە بکە کە دانیشتەکان یەکەمی پەرلەمان بە کراوەی بۆ چەند مانگی بهێڵڕێتەوە ئەم تەلاعوبە کۆتایی پێ بهێنرێت ئەگەرچی پێشتر بڕیاری هەیە لە بنای یاساییە ناکرێت دانیشتنی پەرلەمان بە کراوی بمێنێتەوە حتا سەبارەت بە مدەی حکوومەتی کاربڕێکەر ئێمەزانانی حکوومەتی ئێستا کاربڕێکەرە چەند ساڵ لە ڕاستیە لە دوای هەڵۆشانەوەی وەلی پێشووی پەرلەمانی کوردستان و بەنادەستوری ناساندی لایەن دادگای فیدراڵیەوە دادگای فیدراڵی لە بڕارێکی پێشوالی تەنها 45 ڕۆژ حکوومەتی کاربڕێکەر دەتوانێت درێژە بەکارەکانی بدا لە دوای ئەوە ینی معنی ئەوەی کە ئێستا هەیە چەند ساڵێکە حکوومەتی کاربڕێکەر لە هەرێمی کوردستان ئیشەکە و هەروکو حکوومەتێکی ئاسایش نەک حکوومەتی کاربڕێکەر بڕیاری گەورە و استراتیژیەدا بۆیە بەداخەوە ئەو دۆخی ئێستا لە هەرێمی کوردستانە دۆخین لە ناوبردن و لە ناوچوونی مەسەلەی شەرعیەت و یاسا و دەستور و پرەنسیپە دیموکراسیەکان و قەرارەکانی دادگای فیدراڵیەوە هیچ پێناسەیەکی یاسایی هەڵناگرێت لە ڕاستی باش ئەوەی کە تۆ ناو لە حکوومەتی کاربڕێکەر لە پێی یاسا و هەم دەستوری عێراقی یاسا کارپێکراوەکانی هەرێمی چۆن مامەڵی لەگەڵ ئاگرێکە حکومەت قەرارەدا مەسەلەن لە مودەیشەکە خۆی کاربڕێکەرە بڕاری چارە نووسازی شەدا لە ڕووی یاسایەوە باتڵە نەمانە حکوومەتی کاربڕێکەر وکو تەصریف الأعمال ناوی خۆی بەخۆیەوە دێتوانێت کارەکانی ڕۆژانی خۆی بەڕێوە ببا بۆەوەی شوکاری خەڵک پەکی نەکەوێت بەڵامەوە چێ گرێبەستی بەڵام مۆزوع ئەوەی کە بڕیار بدا لە گرێبەستی گەورە بکرێت یاخود قەراراتی چارەنووساز بدرێت یا لە کۆوەی ئەنجومەنی وەزیرانە بڕیار بدرێ بە ڕێخستنی بابەتێک بۆ نەوەکو ئەوی نرخی کارەبایەن و ئەو گرێبەسە غازیانی کە زۆربیان لە مەساقەی کاربڕێکەریشان بڕارە گرنگە لە ڕووی قانونیەوە حکوومەتی کاربڕێکەر دەسەڵات و سەلاحەتی نییە بە هیچ جۆرەکاری لەو جۆرە بکە بەڵکو بە بیهێڵێتەوە بۆ حکوومەتی کە لە دوای خۆی تشکیل بێ و شەریعەتی پەرلەمانی هەڵبژاردننیە بێت چونکە حکوومەتە شەریعەتێکی تەواو بوو و ئیشی نەماوە لە ڕاستی ئەمە بەپێی یاسا بەرگارەکانی هەرێمی بەدڵنیاییەوە باش ئەم فەراقە یاسایانە چی لێکەوتێکی لەسەر ناوبانگی قاواری هەرێم دروست کردو لە ڕووی نێودەوڵەتیەوە وڵایی خۆ ئێستا بەداخەوە لێکەوتەکانی ئێمە ڕۆژانە بەرکەوتەمان لەگەڵ لێکەوتەکانی هەیە بە شێوەیەکی واقعی لە ڕاستیە مووقعی هەرێمی کوردستان زۆر لاواز بووە و لە ڕاستیە لە ڕووی نێودەوڵەتی و لە ڕووی یعنی ئەو عەتفە نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستانی ژەبوو ئێستا لە ڕاستیە بە هیچ جۆرێک و جاران نەماوە چونکە دەستگرتن بە پرەنسیب و بەها دیموکراسیەکان و لە هەرێمی کوردستان بە زۆر لە زۆرەکان زەمانە بۆ مانەوەی هەرێمی کوردستان و پێگە و قەوارە سیاسەکەی لە ڕاستیە لە ڕووی نێودەوڵەتی ئێمە لاواز بووین لە ڕاستیە و ئێستا وڵاتان بە شێوەی پێش و دیفاعمان لێ ناکەن ئێستا سەرنجدا ئێمە چەندێکە دوو مانگە چاوەڕێی معاشێکمان بۆ بێ و هیچ فشارێکی نێودەوڵەتی جدی نییە بۆ ئەوەی ئەو گرەیە بکرێتەوە مافی موچە خۆیان هەرێمی کوردستان بدرێت لە کاتێکە ئەوەی کە هەیە بەوەی کێشەیەوان دوو حکومەتەوەی خەڵک تاوانی نییە لە ڕووی مامەڵەکردنیش لە گەڵ حکوومەتی عێراق لە ڕاستیە هەرێمی کوردستان زۆر تەڕاجوعی کردووە ئێستا جەناب دەزانی کە بۆ هیچ داواکاریەک لە ڕاستیە حکوومەتی عێراق ئامادە نەبێت بچێت ژێرباری هیچ داواکاریەکی حکوومەتی هەرێمەوە چونکە ئەمان بە حکوومەتی کاربڕێکەر مامەڵەیەکەن چونکە شەریعەتیان نییە چونکە لە ڕاستیە کۆدەنگ نین لەسەر مەسەلە ئەساسیەکانی خەڵک لە بەغدا و حکوومەت وە
زۆربەی کێشە و ینی چارەسەری کێشەکانی خەڵکی کوردستانی ژەمڕۆ لە بەغدایە لە ڕاستەیە بۆی ئەمە موقیفی حکوومەت یاریمی کوردستان و حکوومەتی هەولێری زۆر لاواز کردووە لە مقابلی شعبی کە زەرری کردو لە ڕاستیە خەڵکی هەرێمی کوردستانن چونکە تۆ کاتێک حکوومەتەکەت هیچ ئەهمێتێکی نامێنێتەوە و ناتوانێت دەسەڵاتی خۆی بپارێزی ناتوانێت ممارەسەی دەسەڵاتی خۆی بکە ناتوانێت مافە دەستوریەکانی خۆی لەگەڵ حکوومەتی عێراق بەدەستبێنێ بە دڵنیاییەوە یعنی ئەم دۆخی لێ دروستە بێ و خەتەرێکی تریش ئەمە کاک یعنی ئەمە خەتەرەکە ئەوەیە کە پێگە و موقعی حیزب زۆر بەهێزەکە بەرامبەر دامەزراوە دەستوریەکان و بەرامبەر حکوومەتمیان ئێمە لە بدایەت و طبعاً هەموو خەڵکەونێکیە بوو کە ئەبێت هەموو دام و دەستگاکان یاریمە کوردستان بە نیشتیمانی بکرێت و هەوڵ بدرێت حیزب دوور بکرێتەوە لە موئسساتانە بەڕاستی بەڵام مەسلەی نەبوونی هەڵبژاردن مەسلەی پێگەنهێنانی حکوومەت مەسلەی پێگەنهێنانی پەرلەمان مەسلەی لە ناوبردننی دامەزراوە دەستوریەکان لە فراغی دامەزراوی دەستوریا چی سەرڵدا دەسەڵاتی نادەستوری نایاسایی سەرڵ دەسەڵاتی حیزب گەورەیە بێت دەسەڵاتی هێزی ئەمری و چەکدار گەورەیە بێ کەواتە ئەمە ئۆتۆماتیکی گەڕانەوەی بۆ دواوەواتە پێگە و موقعی هەرێمی کوردستانە گەڕێنێتەوە بە دواوە و دەسەڵاتی حیزب و گروپە چەکدارەکان بەهێزترەکە و بە جۆرە لە زۆرەکان ئەیگەڕێتەوە بۆ سەردەمی پێش حکوومەت و پەرلەمان و کاتێککە ناوێن ناو قۆناغی شەرعیدی شۆڕژگەڕی و ئێستا ئەوەی کە بەداخەوەی شەریعەتی چەک و دەسەڵات و ئەمری واقعەوە دیفاکتۆی حکومەکە کە بەداخەوە لێرە هەیە نەک مەسەلەی شەریعەتی پەرلەمان و دەنگدان و دەنگی خەڵکو و خەتەرێکی تریژەوەی لە ڕاستی ئەهمێتی هەڵبژاردن بە یەکجاریە کاتە ژێر پرسیارەوە تۆ خەڵک 4 ساڵ جارێک هێنی بۆ دەنگدان ئەگەر هەڵبژاردنەکە ئیشی پێ ناکرێت و دوای ساڵێک حکومت پێک ناهێنی و نەتیجەکە هیچ سوودێکی نابێت و ڕنگدانەوەی نابێت لە سەرژیانی خەڵک و بەڵێنەکانی بانگەشەی هەڵبژاردن هەمووی ئەبێتە هەڵم و تەواهمەکە ینی تەبەخورەکە کەواتە ینی چی ئەهمێتێک هەڵبژارد نامێنێتەوە بۆیە بەداخەوە ئەم واقعەتخراپەی کە هەیە درێژکراوەی ئەم سیاستەیەکە لە ڕاستیە بە هیچ جۆرەی پابەت نییە بە پرینسیپە یاساییەکان و دیموکراسیەکانە کاک فەرمان لە خولەکانی پێشووە لە هەڵبژاردنەکانی لە پێنج خولەکەی دیکە هیچ نمونەی هاوشێوەمانێت تەمان لە مانگی دی پار ساڵەوە هەڵبژاردننی خولی شەشەم کراوە ئەوە نزیکە بنێن لە مانگی هەم تا ئێستا دەستی سەرۆکاتەکان لەمژێرەوە بۆ خولی 5 ژەر هەمان سینارە دووبارە ئەگەر بیرت بێ لە خولی پێشوش ساڵی 2009 لە ڕاستیە 2010 انتخاباتەیە کرا 2009 حکوومەتەکە تەشکیل بوو و زۆر دواکەوە لە ڕاستیە ئەگەرچی ئەم جارە زۆر زیاتریش دواکەیە بەپێی ئەو مؤشیراتانەی کە هەیە بەڵام ئەمە بۆتە نەریتێک ینی یەک ئەنجام لەدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بۆتە نەریکرد یان نەریتێک واتە هەرگیز هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لە کاتی خۆی ئەنجام نەدراوە بەڵکو لەو کات و تەوقیتەی ئەنجام درراوە کە دەسەڵات خۆی ویستوێتی و خۆی وای بە باشزانانی لەو کاتەیە بکرێت و کاتەکە وازە حەدەسەڵات دیاری کردووە میشەکەی هەڵبژاردن بکرێت و دوای هەڵبژاردنیش کاتی پێگەنانی پرۆسەکانی پەرلەمان و حکومەت و کەوتنە سەر پێی حکومەت هەر ئەوان خۆیان دیاریان کردو نەک یاساکان ئەگەر نایاسا لە ڕاستیە تاوانی نییە نەسەکان وازەحنی ینی بەپێی نەسەکان ئەبوو لە ماوەیەکی زۆر کێرایە لە کۆبنەوەیەکەی پەرلەمان و عملیەکە دەست پێ بکات و هەموو خطوەکانی تایە ینی وەکو من باسم کرد خطوە بە خطوە چۆن پرۆسەکە پێک دێت بۆیە لە ڕاستیە ینی بۆکو من باسم کرد ینی ئەمە تعریفی قانونی هەڵناگرێت بەڵکو ئەمە درێژکراوی ئەو ئەقلێتە سیاسیەیە کە لە ڕاستیە پێی وایە ئەبێ قانون خۆی بگونجێنە لەگەڵ بێری بۆچوون و تەموح و بەرژەوەندە سیاسیەکانی حیزبەکان و بنەماڵە سیاسیەکانە و نەتیجەکەشی ئەوەیە ڕۆژ دوای ڕۆژ پێگە و قواری هەرێمی کوردستان لاواز و لاوازترە بێ بەم جۆرە و خەڵکیش ناومێتترە بێ بۆ جۆرە ینی بۆ جۆرەتون چۆن توانی تو ئێستا لەم ساڵە بڕێرە هەڵبژاردن بکرێت چۆن توانی بە خەڵک بڵێ وەرەوە سەرسنووکی دەنگدان و بەڵێنی پێ بدەیتەوە دیسانە و لە کاتێکا تو هەڵبژاردننی پێش و تا ئێستا هیچ بەو هەموو گومان و شکەی کە لەسەر خودی هەڵبژاردنەکە هەبوو هێشتا هیچ بە نەتیجەکەشی ناکرێت هەڵبەت لە عێراقشەوە لە کۆتایی کابینەکەیدی لە مانگی 11 هەڵبژاردن نەکرێتەوە هەر ئەنجومەنی نوێنەران لە دۆخێکی ئاوایە کە دادگای فیدراالیەوە دۆخەکەی دیکە بە ڕێزت باست کرد لێرە هەردوو پارتە سەرکەکە کە بە نیازی پێگەێنانی کابینەی دی حکوومەتی هەرێمی کوردستانن خۆیان پێشێ لێ یاسا بەرکارانی هەرێمیشەکەن خەڵک شارەزانی یاسا چۆن توان بەربەمە بگرن مەسەن چی فشارێکیان لەسەرەکە ئەم دوو حزبە ناچارکەن بە زوویم کابینی نوێ حکوومەت پێگەێن خۆی لە ڕاستیە بەداخەوە ینی تۆ خۆ جەنابەت بارودۆخی شەقام و وەزعی معارەزە و مەوزوعی ینی چالاکی مەدەنێ دەبینی ینی بە بڕای من ئەوە ینی لە ئەو کێشەیە زۆر لەوە گەورەترە کە یاساناسان و خەڵکانی مەدەنی و ڕێفۆرم خواست بتوانن بەری پێ بگرن بەڵکو بۆ ئەوەی بەربەم کێشەیە بگیریەک ئەبێ دادگایەکی ئیتیحادی چالاکمانەبێت ئەمە ئێستا هەیە دیارە خۆ ڕاستی ئیشی زۆری کردو بەڵام بۆ خۆی ئێستا دەردەداری دەیان مشکیلەیەوە ئەگەرچی خودی ئەم کێشەیەش کە ڕوبەڕوێم دادگایە بۆ بۆی سەرۆکایەتی کۆمارەوە لە ڕاستیە دۆخەکە بەم جۆرە گەیشت کە ئەگەر دەرفە دەبێم نەوەش ڕوونەکەمەوە بەڵام ئەوەی کە هەیە لە ئەساسا بۆ سەرۆکایەتی کۆمار بۆچی ڕۆڵێ بۆ لەم ئەو دۆخی کە دادگای فیدراڵیەتی لەبەرەوەی سەرۆکایەتی کۆمار هات داوایەکی تۆمار کرد کە ئەم داوایە 10 ساڵ پێش ئێستا لە ینی 2014ەوە دادگای فیدراڵی یەکلای کردوێتەوە لە 2022 بڕیاری دووەمی لەسەر داوە
والمەسلەی خۆر عەبدوڵڵا گومان و ینی شکێکی گەورە هەیە لەسەر گەندەڵێکی گەورە کە تەنازوول لە ئەرزی عێراق کرابێت لە سنووری ئاوی عێراق کرابێت بۆ کۆی لە بەرامبەر کۆمەڵی پارە و لە بەرامبەر سەفقەیەکی مالی گەورەیە و ئەم داوای سەرۆک کۆمار تۆماری کردووە لە بەرژەوەندی حکوومەت و دەوڵەتی کۆیتە بۆ ئەوەی دیسانەوە ئیتیفاقی خۆر عەبدوڵڵا پەسەند بکرێتەوە. ئیتیفاقی خۆر عەبدوڵڵا ناو شەقامی عێراقیە بە ئیتیفاقەیەکی گوماناوی ناو ئەبرێچووکە پیان وایە دەسەڵات و حکوومەتی عێراقی تەنازولی کردووە لە کاکی عێراق و لە سنووری ئاوی عێراق ئەو کێشەیە کە لە ساڵی 1961ەوە بەردەوام لەبەر عێراق سنوورێکی ئاوی زۆر تەنگەبەری هەیە 34 میلە ینی هەمووی ڕێژەکەی ینی ڕووبەرەکەی و عێراق زۆر پێویستی بۆ سنوورە ئاوەیە بۆ ئەوەی ینی سنوورێکی ئاوی هەبێت کە بتوانێت کەشتی گەورە و سەفینەی گەورە ینی تیجارەتی ئاوی سنووری ئاوی گەورەی هەبێت بەڵام سەرۆکایەتی کۆمار هەم سکاڵای تۆمار کرد ینی مع العلم ینی سەرۆک وەزیرانم سکاڵای تۆمار ناکات پارلەمان خۆی نایکات هێزە سیاسەکانی تری عێراق نایکەن ینی سەرۆکایەتی کۆمار ینی ئەم سکاڵای تۆمار کردو بۆی لە بەرژەوەندی کۆیت بڕیار بدرێ بە دیسانەوە بەزینوکردنەوەی ئەو ڕێکەوتنەکە لایەنە عێراقیەکان ناستنە ژێرباری ینی ئەمە ینی بڕیارێکی قورسە کە دادگای فیدراڵیش نایە بچێتە ژێرباری بە نەتیجە ئەوە کە دادگاکە و ئەیبینی چی لات لە دەسەڵاتی دادوەری عێراقا لە سەروی دادگای فیدراڵیەوە کە ئاوا ناکارا بوو شێ ڕۆڵەکان زیاتر بینێ بەپێی دەستوری عێراق دادگای فیدراڵی مەرجعی باڵایە و شوێنی یەکلاکەرەوەیە بۆ ئەوەی کە ئەم جۆرە کێشانە یەکلایی بکاتەوە لە ڕاستیە و دادگای فیدراڵی ئەتوانێت دەورێکی گرنگ ببینێ بۆ ڕێخستنەوەی نظامی سیاسی لە هەرێمی کوردستان چونکە ئێمە خۆمان لێرە دادگای باڵامان نییە لە هەرێمی کوردستان و ئەوەی کە هەیە لێرە بۆ زۆر جار ئەنجومەنی شورایە بۆ یەکلاییکردنەوەی ئەم جۆرە کێشانە بەکاردێت کە بەڕاستی ئەنجومەنەکە ڕەنگە لەو ئاسە باڵایە نەبێ بتوانێت کێشە لە بڕیارە سیاسیە گەورە چارن و سازەکان بدا لە هەرێمی کوردستان و ئەم کێشانە ڕاستیان ڕاست بکاتەوە و تەصحیحی مەجال بکات لە هەرێمی کوردستانە ئەوەی کە هەیە دەسەڵاتی قەزایی لە هەرێمی کوردستان دەسەڵاتێکی لاوازە و ئەم دەسەڵاتە پاشکوی ئەو واقعە سیاسیەیە کە لە هەرێمی کوردستان سەپێنراوە بەسەر هەموو مؤسسەکان و بەسەر خەڵکی کوردستانە و دەسەڵاتی قەزایی لێرە ئەسڵەن بەشێکی دەسەڵاتی قەزایی کە داواکاری کشێتە سەر بە حکوومەتە ئێمە یاسایەکی کارامان نییە بۆی ئەنجومەنێکی دادوەری کارامان هەبێ و دادگایەکی باڵام هەبێت لێرە بۆەوەی لە ڕاستی ئەو کێشانەی یەکلا بکاتەوە یاخود ئەنجومەنێکی شورای کارامان هەبێت بە بێلایەنە بڕیار لەم بابەتانە بدا یاخود ڕاوێژ بدا لەم لایەنانە چونکە هەر ئێستا سەرۆکایەتی هەرێم ئەتوانێت نامەی بۆ ئەنجومەنی شورا بنێرێ بڵێ کاکەم واقعە هەیە چۆن چارەسەرگەن لە ڕێی قانونیەوە ئەنجومەنی شورا بەپێی یاسای خۆی ئەتوانێت یعنی ڕێی بدا بڵێ کاکە بۆ جۆرە بێت چارەسەر کرێەوە منە یاساییە هەمومان ئەزانین ئەم واقعەیە کە ئێستا تیایین ئەمە ئەنجومەنە بەڕێزە لە توانای نیەم کێشە گەورانە یەکلایی بکاتەوە کە ئیرادەیەکی سیاسی جدی نەبێ بۆ چارەسەری کێشە سیاسیەکان لە ڕاستی واتە ئێمە لێرە سوڵتەیەکی قەزایی بێلایەن و باڵامان نییە بۆ ئەوەی بڕیار لە بابەتە چارەنووسازەکان بداوە کێشە دەستوریانە بدا کە دروستە بێ لە ڕاستی ئەوە سوڵتەی قەزاییش بە واقعی کە هەرێمی کوردستان هەموو شتێک دابش بووە سوڵتەی قەزاییش دابش بووە لە ڕاستیە دوجار ینی ڕووداوە سیاسەکان و هەڵوێستە سیاسەکان و خواستە سیاسەکان ئەو سوڵتەی ئاراستەکەن ئەوەی کە تەنها دادگای فیدراڵیمانەیە خۆی بەداخەوەم خۆ لە تازەی دادگای فیدراڵیش کە پێگات ئەساسەکەی ڕنگدانەی واقعی سیاسی عێراق بوو لە ڕاستیە کە لە ساڵی 2021 هەموارێکی یاساکە کرایە بۆ ئەوەی دەستێکی تازە پێک بێ لە ڕاستی هەر ئەساسەکەی بەنادەستوری و بەنایاسایی هاچونکە بەپێی دەستور ئەبوو بە دوو لە سەرسێ یاساکە دەربچێت بەڵام ئەوان کردیان بە هەموار وتیان ناپێویست نیە بە زۆرنێکی سادەتیان پەڕان و دادگاکە پێگات بەڵام دادگای فیدراڵیش دوجار ینی ئەندامەکانی بە پشکێنە و نوێنەرایەتی ینی کیانە سیاسەکانی عێراق وەرێمی کوردستان دانراون ئەو دووسێ بەڕێزەی کە لە دادگای فیدراڵ لێرەوە ڕۆشتون لەسەر حسابی ئەم دوو حیزبەی لێرەوە ینی چۆن نوێنەرایەتی کوردەکەن لەوێ لە ڕاستە بۆی ئەوانیش بارگاوین بە بارودۆخە سیاسیەکە بەڵام ئەوە معنای ئەوە نییە کە ئەوان دەسەڵاتیان نییە بۆی ئەم کێشە سیاسیانە حل بکەن چونکە پێشتریمە بینیومانە پەرلەمانی کوردستان کە ئێستا هەڵوەشایە بە بڕیاری دادگای فیدراڵی هەڵوەشاوەیە یعنی ڕیفراندۆم کە هەڵوەشایە بە بڕیاری دادگای فیدراڵی هەڵوەشاوەتەوە مەسەلەی موچەکە بۆ ماوەیەک بە شێوەیەکی کاتیش ئەگەر چارەسەر و بە بڕیاری ئەوان ئەگەر چی بڕیارەکەیان سەغەرات و کێشەی قانونی زۆری تیاوە بە شێوەیەک بنەڕی چارەسەری نەکرد بەڵام دادگاکە لایەنی تایبەتمەندە بۆ یەکلاکردنەوەی کێشە دەستوریەکانی نێوان هەرێم و بەغدا و بۆ یەکلایکردنەوەی کێشە دەستوریانەی وەکو کێشەیەکە لە پەرلەمانی کوردستان یا حکوومەت یاخود ئەوانی کە دروستە بێت ئەگەر ئەم دادگایە کارا بێ ڕۆڵی خۆی ببینێت توانێت ینی ئەو کێشانەیە کاکەڕۆڵ پێشتر دەم پرۆسی هەڵبژاردنە پرۆسەیەکی دیموکراسیە خەڵک بۆ 4 ساڵ متمان نابەخشێ بۆ نوێنەرانە ئێستا و هەڵبژێراوانەی کە ئێستا بوون بە پەرلەمانتاری خولی شەشەم لە ڕووی یاسایە توانن چی گوشارێ بکەن بۆ ئەوەی کە دەستەیەکی سەرۆکایەتی بۆ خۆیان هەڵبژێرن ئەگەر ئەم بە ڕێزانی کە بوونەتە ئەندایم پەرلەمانی کوردستان ئەگەر ینی کەمێک بە ئاراستی میهانیت یاخود پیشەی بوون و ئیشان کردایە بۆ یەکو پەرلەمانتارێک نەوەکو نوێنەری لایەنێکی سیاسی هەر لەقل بۆ ئەو مدەیە هەر ئەو ڕۆژە یانتوانی دەستەیەکی کاتی پێک بیان بە شێوەیەکی کاتی تا حیزبەکان ڕێگەکەون ینی هیچ مانە ئێک نەبوو کە ئەو ڕۆژەی کۆبوونەوەی یەکەمی پەرلەمانی کوردستان کرێت لە ڕووی یاسای دەستەی کاتی هەڵبژێری
ناوی دەستی کاتین هەبێ بەس بە شێوەیەکی واقعی ئەتوانی هەڵی بژێری تاوەکو ئەمان پێکدەن ئەمان زین لێرە تەوافقات و ڕێکەوتنی سیاسی ڕۆڵەبینە لە هەڵبژاردننی دەستەکانیش ئەکەوت بەڵام مانع نییە کە بۆ مانگێک بۆ دوو مانگ بۆ مدەیەک هەڵی بژێری تاوەکو لایەنە سیاسەکان خۆ لە خۆلی پێشووی پەرلەمانی کوردستان ئەوە بوو کە پارتی نوێنەرێکی خۆی کرد بە سەرۆکی پەرلەمان تا گفتوگەکان تاو بۆی عملیەکە ناوەستەوە کاتە واتە ئەمە دامانە بۆ ناکەم بەتایبەتەوە هەڵبژێراوانی کە دەروی بوون لە دەرویەکێتی پارتیشن وازە حوانی دەرەوێکەتی پارتی نیسابیان پێتەواو ناکرێت بۆی کارێکی لەو جۆرەکەن چونکە پێویستی بە پەنجابێک پەرلەمانتار هەیە ئەم کارە بەڵام ئەوەی کە هەیە پەرلەمانتارەکان یەکەتی و پارتیش خۆ دوازار پەرلەمانتارن و خەڵک هەڵی بژاردون بەو گومانانەشی کە لەسەڵ هەڵبژاردنەکە هەیە خۆ عەلەقەڵ یانتوانی لە ڕاستی وا بکەن ئەو مواستی کە خۆیان تیا سوێنان خواردووە کارەی بکەن تاوەکو لایەنە سیاسیەکان ڕێیەکەون هیچ مانع نەبوو ڕۆژ سێ کەس هەڵبژێدرێ ئیدارەی ئەم پەرلەمانە بدا یعنی بۆ ئەوەی بە شێوەیەکی کاتی تاوەکو ئیتفاقی کۆتایی یەکرێ خۆ عەسڵەن ئەگەر یعنی من نازانم یەکەتی پارتی لە چیە دەرسن ئەگەر سێ کەس هەڵبژاردایە ئەم سێ کەسەنیان نەتوان هیچ کۆبوونێکی پەرلەمان بکەن ئەگەر خوان نەستنە ژوورەوە چونکە خوان زۆرنەی ڕای پەرلەمانن و نیستابی پەرلەمان پێک نێ هات بە هیچ جۆری واتە هەروەکو ئێستا بوو بەڵام دەستەکە پێگات پەرلەمانەکە کارە بوو لیژنەکان پێگات یعنی ئەیانتوانی هەنگاوەکانی دواتر بنێ عەلاقەل پەرلەمانەی خۆی پێک بێت یعنی باشتر بوو لەوەی کە ئێستا پەرلەمانەکە هەر وجودی نییە و بەڕاستی من ئەوەش بڵێم یعنی عەقڵێتی سیاسی لێرە مەسەلەی پەرلەمان لە پەراوێزی عەقڵێتی سیاسی و پرۆسی سیاسیە لە هەرێمی کوردستان و پەرلەمان بە تەواوی داماڕاوە لە ئەهمیەتی خۆی بۆیە بە هیچ جۆرە لایەن گرنگ نییە و پەرلەمانە وجودی هەبێ یان نەبێ و ئەوان پێیان وایە لە حاڵەتی هەبوونی پەرلەمان ممکنە یعنی فشارێک یاخود ئەوەیەکیان لەسەر دروست بێت و جار بار قسەیەکیان لەسەر دروست ببێت و چاودێریەک بکرێنەوەوان ئەوان نیانێکن ڕۆڵەکەی ناکارایەکەن و بەدڵنیاییەوە مەسلەی داماڵینی دام و دەستگا دەسووریەکان لە بەهاو لە بایەخە دەسووریەکەی خۆیان ئەمە پرۆسەیەکە ئەوان ئەیانەوێت کە ئەوەی لە بنەمایە بڕیاری سیاسی لابێ و مەرجعی سیاسی بێت خۆیان و ئەو گروپە سیاسیە بن کە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان ئیدارەیەدەن لە ڕاستیە بەدڵنیایەوە هەرگیز نایانێت پەرلەمانێکی کارە هەبێت چونکە خۆ پەرلەمان ئەگەر ئەرکە دەسووریەکانی خۆی بنێم و ئەستێکی زۆر گرنگە بەڵام ئەو پەرلەمانی ئێمە کە داماڵراوە لەو ئەرکە دەسووریەکانی خۆی لە ڕاستیە خەتا لە خەڵکەکەەوە نییە چونکە خەڵک خۆتەوە پەرلەمانی هەڵبژاردو ڕۆژتۆ خەتە لە حیزبە سیاسیەکانەوەیە پەرلەمان شوێنی تەشریع ئەو پەرلەمان داماڕاوە لە تەشریع بڕوا دەبێت لە خۆلی پێشوو یەک یاسایان دەرنەکردو کە حکومت بۆینە ناردبوون پەرلەمان شوێنی یاسای بودجەیە 11 ساڵ یاسای بودجە لە هەرێمی کوردستان وجودی نییە پەرلەمان شوێنی چاودێریە بە هیچ جۆری ئەم پەرلەمانە تا ئێستا نەوەزیرێکی ئیسیجواب کردووە بە ئاڕاستی لێپرسینەوە و محاسبە نەمەلەفێکی گەورەی جوڵاندووە نەفەساتێکی گەورەی چارەسەر کردووە لە ڕاستیە ئێمە بەس لە ڕەنگی نەداوەتە لەوەی بەشە مەسەرەن لە حزبە بەشداربووەکان لە پرۆسی هەڵبژاردنەتەوەن خەڵکانی ناشارەزا و ناپێویستکانی دەکەن و بەربژێرەکەن خۆی بەدڵنیایی ئەوەش بەداخەوە ئەمە بەشێکە لە پرۆسی زەعیفکردنی ڕۆڵ و ینی پێگەی پەرلەمان بەڵام ناکرێت ئەوەش لەبیر بکەن کە ئەوەی دوجار ینی بە تەواوی پەرلەمانی کوردستانی لاواز کردو و زەلیلی کردو و ئیرادە سیاسیە کە یەکێتی پارتی و نانێ و مواسسەیە بەهێز بێت چونکە ئەو مواسسەیە بەهێز بێت و ڕۆڵی خۆی ببینێ وازحە ئەو شتانە ئەکا کەم دوو حیزبە نایانەوە بیکا لە ڕاستی ئەم مەسەلەی چاودێری لەسەر داهات مەسەلەی یاسای بودجە مەسەلەی محاسبەی وەزیرەکان مەسەلەی ینی تەشریع و یاسادانان بە ئاڕاستی ئەو یاسانی کە خەڵک ئەوێ نەگە یاسانی کە حکوومەت هەرێمی کوردستان نەوێت چونکە ئێستای کە لە کێشەکانەوە بخوێمە لە خولی پێش و پەرلەمانیشمان هەبوو بەس ئێستا بڕۆ پێگەکەیان بکەرەوە هەموو یاسانی کە پەرلەمان دەری کردووە هەمان ئەو یاسانە وکە حکوومەت بۆی ناردوون لە کاتێکە پەرلەمان خۆی دەسەڵاتی تەشریعی هەیە و خۆی ئەتوانی یاسا دەربکات ڕاستە حکوومەتیش مافیەیە بەڵام خۆی جیهەتی یەکەمی یاسادانانە بۆیە پەرلەمانی کوردستان لە ڕووی تەشریعیەوە لە ڕووی چاودێریەوە لە ڕووی دەرکردنی یاسای بودجەوە لە ڕووی ئیسیجواب و محاسبەوە بە تەواوی لە چەند ساڵی ڕابردووە دامەڵراوە لە هەموو ئەو ئەرکە وەزیفیانی خۆی کە هەیەی باشکاک فەرمانەکەم بە کۆتا پرسەر 11 ساڵ لە هەرێم هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزەکان ئەنجام دەدرا بە پڕارەکەی دادگای فیدراڵی ڕۆڵی ئەنجومەنەکانی سەرکردان ئەو پەرلەمانی ژەراوە ناکارە ئەگەر پێناسەیە بۆم جۆرە حکومڕانەیەکی کە لەژێر چاودێریان نەبنەم حکومەتە خۆجیەکان حکومەت هێرم چی ئەگرێتەوە وڵی ئەمریکای حکومڕانی عورفیە بە بڕای من هیچ یاسایەکی بەسەرا جێبەجێ نابووە وەکو جەناب باسەکە هیچ مەجلیسی کەس شەرعی قانونی نەماوە نە مەجلیسی پارێزگا نە پەرلەمان نە حکومەت نە هیچ شتێکی دەستوری لە هەرێمی کوردستان وجودی نەماوە بەداخەوە ئەمریکا هەیە وەکو بارودۆخێکە وەکو 92 کە هاتنەوە جارە هیچ پێک نەهاتوو وازەحیانی هێزی چەک و چەکدار حکومەکە و تاوارەوە بەڕێز فەرما حەسەن شارەزای یاسا و پارێزە زۆر سوپاس زۆر سوپاس بۆ بەردەوامە بین بەهۆی دواکەوتنی موچە و تێکچوونی دۆخی دارایی گرانی و فرۆشتنی ئۆتۆمبیل لا پارێزگای دووەک نزیک بۆتەوە لا سفر خاوەنی پێشانگاکانی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل دەڵێن بەشێک لە وڵاتیان ئۆتۆمبیلەکانیان بایەکی کێرزانتر دەگۆڕن
جێگیری سندیکای پێشانگەکانی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل باسی لەوە کرد بەشێک لە خاوەن پێشانگەکانی ئۆتۆمبیل لە دووەک ناچار بوون دەستبەرداری پیشەکانیان بن. پێشانگەیان سەرەکی کڕین و فرۆتنا ترومبێلانە لە پارێزگەها دووکێ ژبەر نەدانا موچێ و خراپیا ڕەوشە دارایی وڵاتیان ڕێژا کڕین و فرۆتنا ترومبێلان نزیکی سفرێ بووە.